بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەوی شادەمەوە. هاوشێوەی ئەوەی کە هەفتەی ڕابردوو بەڵێنم پێدابوون هەوڵ دەدەم لەم هەفتەیەدا بە درێژایم هەفتەیە بە شێوەیەکی گشتی باسێک لە خولەکان و لە دەستپێکی خولەکان بکەین کە ئەمڕۆ پاژەوەی دوێنێ باسمان لە پریمەر لیگ کرد ئەمڕۆ باس لە یانەکانی ئیتالیا دەکەین لەوەی کە تا چەند ئامادەن بۆ بەشداریکردن لە وەرزینەوەی خولەکان و تا چەند ئەم تیپە دەیانەوێت ڕکابەری بکەن و دەیانەوێت ڕکابەرێکی بێز بن بۆ دەستەبەرکردنی نازناوەکان یاخود بۆ پارێزگاریکردن لەو نازناوانەی کە وەرزی ڕابردوو بەدەستیان هێناوە. هەر کات ئەگەر باسێک لە ئیتالیا بکەین ئێمە ناچارین سێ تیپمانەیە کە تیپی باڵان لە ئیتالیا کە پێویستەکە هەر یەکە وەستانێکی تایبەتی لەسەر بکرێت. سەرداری ئیتالیا ئەو تیپەی کە زۆرترین نازناوی خولی ئیتالی بردۆتەوانێ بمانێ و نەمانەوێت دۆ خێستەواز لەوانە بێنە یۆڤانتۆس. دوای یۆڤانتۆس ئێستا وەکو ڕێژەیانە ئینتەر میلان زۆرترین ڕێژەی هەیە دوای یۆڤانتۆس و بە دواتریان میلانی ڕکابەری بە نازناوێک کەمتر لە دوایەوەیەتی. واتە سێ تیپی باڵادەستمان هەیە لە ئیتالیا و سێ تیپمانەیە کە زۆرترین نازناوەکانی ئیتالیایان بردووە. ڕاستە یوڤە بە شێوەیەکی زۆر لە پێش هەردوو ڕکابەرەکەوەیەتی کە ئینتەر و میلانە، بەڵام ڕکابەری میلان و ئینتەریش بەردەوامی هەیە لا دەسەبەرکردنی نازناوەکە. بۆیە سێ باشترین یانەی ئیتالیا سێ پڕدەستکەوترین یانەکانی ئیتالیا بریتین لە یوڤە، ئینتەر و هەروەها میلان و جاربەجار تیپێکیش دێتە ڕکابەرێ. زۆر هاوڕێ دەڵێن بۆ نمونە تیپەکانی ئیتالیا ڕکابەرێکەتون یاخود خولی ئیتالیا ئاستێکی لاوازیە یاخودەوە ئەمە چی؟ ئەمە بە قسە و بە بینینی کۆمەڵێک یاری، ینی کابرا سری یەک یاریەکە لە خولی ئیتالی، ئەو یاریە ینی خولی ئیسپانیش یاریی تایە کە جیاوازە لە یاریەکانی تر، ئاستێکی لاوازێ بێ بەڵام تۆ بینەری ئەو یاریانی، بەڵام بینەری ئەو یاری لە خولی ئیتالی ترە لە خۆ هەڵسەنگانێکی کۆتایی بۆ خولی ئیتالیەکەی. لە کاتێکا پێچاوانەکەی ڕاستە لە ڕیزبەندی باشترین خولەکانی ئەوروپاشە ئیتالیا لە ئێستادا ڕکابەری پریمەر لیگ و پێش پریمەر لیگیش ڕکابەری دەکات. ینی هەنگاو بانگاو ستێپ بای ستێپ خولەکە بەرەو پێش دەچێت و ڕکابەرەکانی بێستە دەبێت. تۆ دیقەتی چەند ساڵی ڕابردوو بە وەرزی ڕابردوو کە ئەم ساڵ دەکات ئینتەر میلان پاڵەوان بووە، پێشتر ناپۆلی پاڵەوان بووە، پێشتر میلان پاڵەوان بووە، پێشتر ئینتەر پاڵەوان بووە، پێشتر یوڤە پاڵەوان بووە. ینی سێریکە لە ماوەی 5 ساڵە سەری ئەم هەموو گۆڕانکاریەکە لە خولی ئیتالی، سەری ئەم هەموو بەرەو پێشچوونەکە، سەری ئەم هەموو گۆڕینی پاڵاوانەکە. ینی خۆی چێژی خول چییە؟ چێژی خولەکان چییە؟ خو چێژی ڕکابەرەکان چییە؟ ئەوەیە کە پاڵەوانێکی جیاواز دەرکەوەیە کە پاڵەوانێکی بێز دەرکەوێت. کاکە تەمەنجام بەسەر چاوباسی یانەی کۆمەش قسەیەکی لەسەر دەکەین بان چاوەکانم، ئەوە نزیکەی 10-15 کۆمنتی کردووە لە باسی یانەی کۆمە بکە بەسەر چاو باسێکیش لە یانەی کۆمۆ دەکەین ئەزیزم با کۆمنتی هاوڕێیانیش ببینین. مەبەستم لە چییە؟ لەوەیە کە ئەو ڕەخنانەی کە لە خولی ئیتالی دەگیرێ، ئەو ڕەخنانەی کە ڕوبەڕی سێریایی دەکرێتەوە ڕەخنەی ناتەندروستن و ڕەخنەی نادادپەروەرانن و ڕەخنێکی نامەنتقین و هیچی جێگە ناگرێت، چونکە لە هەموو ڕووەکانەوە خولی ئیتالی بەرەو پێشتوونی گەورە و بەرچاوی بەخۆ بینیوە. بەڵگە لەوەیە کە پاڵاوانەکان لە ئیتالیا گۆڕێ، بەڵگە لەوەیە کە لە ڕیزبەندی ئەوروپا و خولەکاندا ئیتالیا بەرەو لووتکە هەنگاوی هەڵگرتووە. ئەتر خۆتەوە بەڵگەیە کە بۆ بەهێزی خولێک باسیکەی ئەمە پێوەرەکانێتی. ڕاستە تیپەکە بە کۆی گشتی لە چامپیۆنز لیگە پاڵەوان نەبوون، بەڵام وەرزی ڕابردوو تیپێکی لە یاری کۆتایی چامپیۆنز لیگا بۆ وەرزی ڕابردوو تیپێکی ئەوروپا لیگی بردۆتەوە، وەرزی ڕابردووتر تیپێکی کۆنفرانس لیگی بردۆتەوانێ. بەراورد بە وڵاتەکانی دیکە ئەنجام لەمە باشتر نایە، بەڵام تۆ بە دەرگی کە لە ڕیال مەدرید و بە دەریکە لەوەی کە ڕیال مەدرید دەستەبەریەکە. ئەمە بارودۆخی خولی ئیتالیا کە وەکو وتمان خولەکە لە ئاسێکی لەو جۆرەیە. بۆ خاتی کاکە تەمەن هەر ڕاستەخۆ پێشەوەی بچمە سەر ئینتەر و میلان و یوڤە باسێک لە کۆمۆ باسی چی بکەین؟ کۆمۆ یانەیەکی تازە سەرکەوتووە بۆ خولی پلەیشی ئیتالیا بە ڕانەرایەتی سیسک فابریگاس و کۆمەڵێک یاریزانی
بە ئەزمون کە تەمەنێکی گەورەیان کردووە لە تۆپی پێدا پەیوەندیان بەیانەکەەوە کردووە لە ڕیزەکان داریەکەن لەگەڵی چەند یاریزانێکی خولی ئیتالیش لە نمونەی دۆسینا لە نمونەی ڤاران لە نمونەی ئەلبەرت میرینۆ ینی کۆمەڵێک گرێبەست لە نمونەی بیلۆتی پەیوەندیان بەمیانەیە کردووە لە هەمووشی گرنگتر بۆ ئێمە یانەی کۆمۆ لە وەرزی نوێدا تایبەتمەندیی بێت کە بەداخەوە شەوی ڕابردوو یاری کۆپای ئیتالیای دۆڕان بەرامبەر بەیانی سامپدۆریا و ماڵاوی لە کۆپای ئیتالیا کرد کۆمۆ تایبەتمەندیی گەورەیە بێ بۆ کاریەوەی عەلی جاسم یاریزانی عێراقی لە ڕیزەکانی ویانەیە دیاری دەکات و هەمومان هیوادارین لەوەی کە سیسک فابریگاس پشتی تەواو بۆ یاریزانە بەستێت چونکە یەکێکە لە بەهرەمەندە گەورەکانی نەک بە تەنها عێراق نەک بە تەنها شەرقی ئەوسەط ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو یەکێکە لە هەرە باشترین بەهرەمەندەکانی کیشوەری ئاسیا کە هەمووان بە یار و نەیارەوە وەسفێکی گەورەیەم یاریزانە دەکەن بۆیە ئێمەش چاوەڕێ دەکەین عەلی جاسم بە شێوکی باش لەگەڵ سیسک فابریگاس و لەگەڵ یانەی کۆمۆ دەربکێ و بتوانێت ئامانجییانەی کۆمۆ دیارە لە وەرزی ئەمساڵی خولی ئیتالیا کە ئەویش ئەوەیە کە تیپەکە بمێنێتەوە لە خولی پلەیچیانەکانی ئیتالیا و چاوەڕێ دەکرێت گرێبەستی نوێش واژوو بکات. زۆر باشە دەچمە سەر تیپەکان سەرەتا لە ئینتەرمیلانی هەڵگری نازناوەکە دەست پێ دەکەم. ئێمە ئەگەر بزانین 2 ساڵی ڕابردووی ئینتەرمیلان وەربگرین یاخود 3 ساڵی ڕابردووی ئینزاگی وەربگرین لەگەڵ ئینتەرمیلانە بەدەر لە سوپەر ئیتالیەکان کە بەردەوام ئینتەرمیلان پاڵەوانی بووە دین هەڵسەنگاندنێک لەسەر ئاستی خول و لەسەر ئاستی چامپیۆنز لیگ بکەین. ڕاستە ساڵی یەکەم تیپەکە دەستکەوتی خولی ئیتالی نەبوو. بەڵام ساڵی دووەم تیپەکە جامی ئیتالیای بردەوە کۆپای ئیتالیای بردەوانێ و تیپەکە گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. ساڵی سێەم تیپەکە بۆ پاڵەوانی خولی ئیتالیا. ڕاستە لە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ لەسەر دەستی ئەتلێتیکۆ مەدرید ماڵاوی کرد. ئێمە کۆی گشتی لەسەر پرۆژەی ڕایەنەرێک لەسەر کەسێک کە کارەکانی دەکات دەبێت سەنگاندنێک بۆ بکەین کە ئەم ساڵ چیت کردووە ساڵی ڕابردووتر چی کردووە ئەنجامی ئەم ساڵە چەنە بەرەو پێش چووە لە چاو ساڵی ڕابردووە و چەند گۆڕانکاری بۆ کراوە چەند نوێکاری بۆ کراوە ئەها هەموو ئەمانە دەیگۆڕێت. ئەگەر ئێمە بین ئەم پێوەرەدانین بۆ ئینتەرمیلان ئەگەر بین ئەم حساباتە بکەین بۆ سیمۆنی ئینزاگی سیرەکەین ئینتەرمیلان لەسەر ڕێگەیشی ڕاست. یعنی تۆ سیریکە ئەگەر ئینتەرمیلان ناسناوی چامپیۆنز لیگ بەرێ کارەکە کۆتاییەت کارەکە کۆتاییە دواتە پرۆژەکە بێت دیسانەوە سەر لە نوێ دەست پێ بکەیتوانێت چونکە ئەم تیپە بەم ساڵی 2010 کە مۆرینۆ چامپیۆنز لیگی بردوتەوە ئینزاگی دوای چەندین ساڵ توانی تیپەکە بگەینێتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. خۆ مەرجێت تۆ ڕاستە خۆ بگەی بە بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ و نازناوەکە دەستەبەر بکەین نە ستێپ بای ستێپ. ئینتەرمیلان لە چاو یەکەم ساڵی ئینزاگی ئەنجامی دووەم ساڵی باشتر بوو ئەنجامی سێم ساڵی بەبردنەوەی نازناوێکی گەورەتر باشتر بوو و ئەو مێرکاتۆی کە ئینتەرمیلانیش کردوێتی ئینتەر لەو تیپانە نییە کە مێرکاتۆی گەورە بکات لە خەرجکردنی پارەدا. تیپێکە بەردەوام نوێبوونەوەش ئەنجامەیە بەڵام بەبێەوەی پارەی کەوتۆ خەرج بکات. لە دیارترینە و گرێبەستانەی کە لە ماوەیەم 2 ساڵەدا واژوو کراون بۆ ئینتەرمیلان لە نمونە بنجامین پاڤاردی لە بایرنەوە هێناوە بە گرێبەستێکی ئازاد. مارکۆس تورامی لە بروسیا منشنگلادباخەوە هێناوە بە گرێبەستێکی ئازاد پێشتر مختاریانی هێناوە. لە وەرزی ئەم ساڵە تیپەکە ئێستا کار بۆ گواستنەوەی هێرمۆسۆوە کار لە ئەتلێتیکۆ مەدرید و هەروە گرێبەستی مەهدی تارمی ئێرانی هێرشبەر و گۆڵکاریانی پۆرتۆی واژوو کردووەکو گرێبەستێکی ئازاد و گرێبەستی بێدەر زیلێنسکی لایەنەی ناپۆلیۆ وەکو گرێبەستێکی ئازاد بۆ خۆی واژوو کردووە. واتە ئینتەرمیلان ئەو گرێبەستانەی ئەنجامی دەدات گرێبەستی پێرفێکتن و گرێبەستی ناوازن لە کاتێکدا تێچوویکی کەمیانێ بۆیە کارگێڕی ئەم تیپە بە شێوەیەکی زۆر تەندروست مامەڵە دەکات و دەیەوێت ستێپ بای ستێپ تیپەکە بە ئامانجی گەورە بگات بۆیە من پێم وایە ئینتەرمیلان و ئینزاگی لە وەرزی نوێژدا تیپێکی بەهێز و تیپێکی پڕکابرن بەڵام ئەوە ڕکابرەکەی خولی ئیتالی دەورە دەبینێ ئایا ئەم ساڵ ئەم لە پێشترە بێ بۆ لە پێشترە بێت چونکە نابێت ئێمەوە ویلایەتکەین ئەگەر ئێمە ڕازگۆیانە باسێک لە ئامادەکاری تیپەکان بکەین و ڕازگۆیانە باسێک لە بارودۆخی تیپەکان بکەین و دامەزراوی تیپەکان بکەین ئینتەرمیلان پاڵێوراوی یەکەمە جارێکی دیکە بۆ بردنەوەی نازناوی خولیانەکانی ئیتالیا چونکە
باشترین پێگاتی لە چاو سەرجەمیانەکانی دیکەی ئیتالیا هەیە و ڕایەنەرەکەی ئەزمونێکی گەورەی لە خولی ئیتالیدا هەیە و تیپەکە کارگەڕێکی ناوازەی هەیە بەبێەوەی هیچ کێشەیەکی دارایی هەبێ و لەلایەن کەسایەتی چۆک و پیپی مارۆتا کە بەم دوایە سەرۆکاتی یانەکەشی وەرگرت کە بەیچێک لە کەسە ئەزموندارەکان و کەسە پێرفێکتەکاندا دەنرێت بەڕێوە دەبرێت کە ئەمە هەمووی لە سوودی ئینتەر میلانەوە بێگومان دەبێت ئەم ساڵ ئینتەر ئامانجی گەورەتر بێت و هەوڵ بدات ئەسپی خۆی لە پاڵاوانەتیەکانی ئەوروپا تاو دوات بە تایبەتی پاڵاوانەتی چامپیۆنز لیگ چونکە ئیدی کاتیەوەیە تیپێک کە 3 ساڵ بەدامەزراوەی ڕۆی تیپێک کە 3 ساڵ گۆڕانکاری کرد و نوێبوونەوەی ئەنجامداوە مێرکاتۆی کرد پێویستەکە لە سەری ئامانجەکانی گەورەتر بن و لە چوارەم ساڵیدا ئینزاگی هەوڵێکی ڕاستەقینە بدات بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ پێشەوەی بچمە سەر میلان و یوڤە و هەروە ڕۆما کاک موحسین ئەڵێ دوای دەستخۆشی ئەڵێ خولەکەی باش بۆ ئیتالیا کاکە تەمەن سوپاس دەکەم کاکە میر ئەڵێ سڵاو کاک محەممەد ئیتالیا لە کواڵیتی خولەکەدا بەرەو پێش چۆ بەڵام لە کواڵیتی یاریزان بەرەو دواوە هاتووە تاوان ئەم کواڵیتی یاریزانە تۆ بە چ پێ وەرێک کاکە میر دەستە خۆش بێ بەس تۆ بە چ پێ وەرێگەڵ سەنگان نەکەی بۆ کواڵیتی یاریزان بۆ نمونە تیپێکی وەکو بۆڵۆنیا وەرزی ڕابردوو لەسەر سەرپەرشتی تیاگۆ مۆتا دەرکەوت و گەشتنی بە چامپیۆنز لیگ مسۆگەر کرد لەم تیپەدا سێری کرد دوو یاریزانی چوونەتە پریمەر لیگ جوشوا زیرکێزی چۆتە پریمەر لیگ ڕیکاردۆ کالافیۆری ئیتالیش چۆتە پریمەر لیگ کە ئەمە دوو پەیوەندیان بە دوو تیپەوە کردۆ کەم ساڵ ئامانجدارن لە پریمەر لیگە ئەم کواڵیتیە بۆ نزمە ئێستش ڤیکتۆر ئۆسمین هەموو یانەکانی ئەوروپا شەڕی لەسەر دەکەن بۆ کوالیتی ئەم تیپە نزمە کفاراتسخیلیا هەموو یانەکانی ئەوروپا یعنیەوە تا پاریس سەن جەرمان هەموو هەوڵێکی خۆی داوە بۆی کە بیکاتە جێگرەوەی مباپێ بۆ کوالیتی یاریزان لێرە خراپە لە بەرگریکاران کاکە ئەوە بایرن لە ماوەی ڕابردوو چی منجای و دلێخت هەمویانی لە خولی ئیتالیەوە بردووە و ئێستش گرێبەستێکی بەشێکی تیپەکان کە بەرگریکاران گرێبەست واژوو دەکەن لە خولی ئیتالیەوە دەردەچن ڤیکتۆر ئۆسمین ئێستش هەموو یانەکانی ئەوروپا ینی شەڕی تەواوی لەسەر دەکەن لاوتارۆ مارتینێز لە ئینتەر میلان کە چ هەوڵێکی بۆ دەدرێت ڕافایل لیاو لە میلان نا من وا نابینم کواڵیتی یاریزانەکانی خولی تا تۆ ئەگەر بە مەبەست وەریگری ئەگەر تۆ ئامانجێکت نەبێ یعنی ئەگەر سیریکەی ئێستا من ناوی چەند یاریزانی دیارم پێ و توی کە لایەنە گەورەکانی ئەوروپاوە داوا دەکرێن و گرێبەستیان لەگەڵ واژوو کراوە ئەی خولی ئیسپانی خۆ خولێکی بێزە تۆ چەند یاریزانی خولی ئیسپانی بەم جۆرە داواکرێ و شەڕی لەسەر دەکرێت لەسەر تیپەکان کوا نا شتەکە بەو جۆرە نییە کاکە میر بەڵام ئەکرێ بڵێن کواڵیتی یاریزانەکان لە چاو ئاستی کواڵیتی پریمەر لیگە یاریزانەکانی ئەو کواڵیتیان بەڵام بەدەر لە خولەکانی تر ئیتالیا یاریزانی زۆر کواڵیتی بەرزیتیە و یاریزانی تایە بە زۆرێک لە خولەکانی ئەوروپا دەبن و دەتوانن بەرەو پێش بچن کاکەشکار ئەڵێ بەڕای تۆ گرێبەستەکانی میلان چۆنە ئەخی کاکە میر چۆن یاریزانوە سێرە گەورەکان چاوێن لە خولی ئیتالی نیە یعنی چۆن مەبەست لەوەی متابعەی خولی ئیتالی ناکەن وانییە وڵا زۆرێک لە سەرگان سەرش متابعەکەن ئەگەر مەبەستیشی لە گرنگیدانی یانە گەورەکان بێ ئێکاکەوە تا و شەڕی ئەمساڵ بۆ ئۆسمین دەکرێ و هەوڵ بۆ کفاراتسخیلیا دەدرا کوا بۆ چێ کراوە کاکە ئەوە ڕافایلیاوە کە چەند جار هەوڵی بۆیراوە بەڵام کابرا پێداگریەکە لە مانەوەی لە میلان لاوتارۆ چەند جار بەرشەلۆنە هەوڵی بۆ بەدەستێنانی لاوتارۆ مارتینێز دا ئێوە تا زیرکێزی چۆتە مانچستەر یونایتد کالافیۆری چۆتە ئارسیناڵ بۆ جۆرەی نابینم من بەرحاڵ دەچمە سەر ئەوەی کە کێ ڕکابەری ئینتەر بێ لە ئیتالیا و ئایا لە میلان دەپرسرێ بۆ نمونە میلان دوو دیارترین گرێبەست کە واژووی کردووە پاڤلۆڤیچی سڕبیە ناوە لە ساڵزبۆرجی نەمسیەوە ئەلڤارۆ مۆراتای ئیسپانیە ناوە لە ئەتلێتیکۆ مەدرید داوانێ کە ئەمساڵ نازناوی یۆڕۆی شامەشانی ئیسپانیا بەرز کردەوە میلان لە وەرزی ڕابردووش پێگاتێکی خراپی نەبوو بەڵکو پێگاتێکی بێزیوە بوو
ئێوە گەر بزانن وەرزی ڕابردوو میلان بۆیە دەستبەرداری تۆنالی بوو لەبەرەوەی نوێبوونەوە ئەنجامدا چوو گرێبەسی دیاریزانی واژوو کرد لەسەر خواستی ستیفانۆ پیۆڵی. بەڵام هەم پیۆڵی لە جێبەجێکردنی پلانەکانی بەو دیاریزانە سەرکەوتووەوە هەم تێگەیشتنی یاریزانەکان لە پلانەکانی پیۆڵی وەکو پێویست لەگەڵ ئەو دیاریزانەیە تێگەیشتنێکی باش نەبوو. بۆیە ئەمە وای کرد کە پیۆڵی میلان لە وەرزی ڕابردوو وەکو پێویست دەرنەکەون. بەڵام سەبارەت بە گرێبەستەکانی ئەمساڵ پاڤلۆڤیچ یەکێک بوو ڕاستە سڕبیا لە قۆناغی یەکەم ماڵاوایی کرد بەڵام وەکو ڕێیتینگ وەکو جوڵە وەکو ینی بەشداریکردن پاڤلۆڤیچ یەکێک بوو لە باشترین بەرگریکارەکانی یۆڕۆ، یەکێک بوو لە دەرکەوتووترین یاریزانەکان کە لە سالزبۆرگیش بە شێوەیەکی باش دەرکەوت بوو. پاڤلۆڤیچ دەتوانێت لە باڵی چەپی بەرگری یاریکاوە دەتوانێت لە دڵی بەرگری یاریکا خۆتان زانن گەورەترین کێشەی میلان لە وەرزی ڕابردووە دڵی بەرگری بووە. بۆیە میلان گرێبەستێکی زۆر بەهێز و زۆر ناوازەی دێڵی بەرگری ئەنجام داوە کە باشترین بژاردە بۆ بووی. گرێبەستی بەرگریکاری باڵی ڕاست ئیمرسۆن ڕۆیاڵ زۆر گلەی لە ئاسی کالابریا هەبووە، زۆر ناڕەزایی لە ئاسی کالابریا هەبووە. ڕاستە ئیمرسۆن بووە یاریزانی یەدەگی پیدرۆپۆرۆ لە یەویانەی تۆتنام، بەڵام پێشتر لە بەرشلۆنە ژیاری کردووە، لە ڕیال بیتسی ژیاری کردووە. یاریزانێکی ئەندە خراپ نییە و یاریزانێکە دەتوانێت ئیزافەیەکی باش بۆ میلان بکە. خۆ میلان لە وەرزی نوێدا نایە بێ ڕکابەری لەسەر بردنەوەی نازناوی خولی ئیتالی و جامی ئیتالیا و چامپیۆنز لیگ بکە، نایەت بۆ بردنەوەی نازناوی سیانی، بەڵکو یەت بۆ بردنەوەی نازناوێ. ئیتر ئەم نازناوە ئەگەر چامپیۆنز لیگ بێەوە موعجیزەیە، ئەگەر خولی ئیتالی بێەوە دەستکەوتێکی زۆر پەرفێکت و ناوازەیە، ئەگەر جامی ئیتالیاش بێ کارێکی زۆر زۆر باشە بۆ فۆنسیکا بۆی کە میلانی داهاتوو میلانێکی بەهێز بێ، میلانێکی ناوازە بێ. سەبارەت بە ئەلڤارۆ مۆراتا، تەوان بۆ ئەلڤارۆ مۆراتا حەز دەکەم قسەیەکی لەسەر بکەم. زۆر هاوڕێگلیان لێ هەیە لەوەی کە بۆ نمونە ئەلڤارۆ مۆراتا گۆڵکردنی ئەلڤارۆ مۆراتا گۆڵ زۆر ناکە و لە ئیسپانیا بەس زیایە بۆ نازان چی. ئەزیزی دڵم خۆ ڕۆڵبینینی یاریزان لەخوا بەزیابێسە هەمووتان لە بواری شیکاری و لە بواری تەکتیکی یاریزان و لە بواری تەکنیکی یاریزان زۆر شارەزان. مۆراتا یاریزانێکی تەکتیکی زۆر بەهێزە و خاوەنی تەکنیکێکی زۆر ناوازە و پێرفێکتە. تەکنیکەکەی هاوکاری یعنی هاوکارێکی تاوی لایەنی تەکتیکی تیپی ڕکابەرە. چۆن بەردەوامە و فشارەی مۆراتا دروستی دەکات لە بەرگریکارانی تیپی ڕکابەر. ئێوە دیقەت بدەن هەموو پاسە بینیانەی کە لە ئیسپانیا دەدرا لە نێوەندەکانەوە کە پیدری دەیدا، کە ئۆڵمۆ دەیدا، کە ڕیۆز دەیدا، هەچکامێکیان دەیاندا مۆراتا بەردەوام دەگەیشتە سەر تۆپەکە. ئیتر خۆمەرج نییە پێکابێتی گۆڵی تۆمار کردێ، بەڵام زۆر گرنگە هێرشبەر بتوانێت دەم فەراغانە بۆ خۆی بدۆزێتەوە، وا ناکا کە ئیسراحەتێک بۆ بەرگریکارانە بێ. خاڵێکی دیکە لە هەموو تۆپانەی کە دای دەگرێ وەری دەگرێ زۆر بە پێرفێکتانە، زۆر بەو پەڕیلیاتوی توانیوەتی سەرجەم تۆپەکان وەربگرێ. وەجیگە لەوە بەبێ تۆپیش فشارێکی تەواوی لەسەر ناوچەی سزای تیپی ڕکابەر دروست کردووە و وای کردووە بەردەوام دوو بەرگریکار لە ناو دڵی بەرگری بن. ئەمە چییە؟ ئەمە مۆراتا بەپی تەکتیکی ڕانەر ئەمە ئەرکەکانێتی، بەڵام خۆشی تەکنیکی زۆر بەرزەلەوەی دەستوانێت تۆپ بە باشی داگرێ و جوڵەکانی بەبێ تۆپ زۆر باش بکە. ئەمە هاوکاری چێ بێ؟ هاوکاری هەردوو یاریزانی باڵ دەبێت لەوەی بەهێز و باشتر و باشتر دەرکەون. یعنی ئێمە خۆمان هەموو وەرزی ڕابردوو لامین یاماڵمان بینیوە لە بەرشەلۆنە، وایە؟ یعنی نزیکەی 40 یاری لامین یاماڵمان بینیوە، 40 یاری نیکۆ ویلیامزمان بینیوە لە ئەتلەتیک بیلباو. وازەحە؟ ئەی بۆ ئەو ئاستەیان نەبوو کە لە یۆڕۆیا پێشکەشیان کرد. خۆ نەگەوەی من هەردانیشم بڵێم ئەمە هەمووی مۆراتا بوو، نە، مەبەستم کۆی گشتیتی بکە کە پێکەوە تەکتیکێکی باڵایان جێبەجێ کرد لە نێو یاریگادا، واریزانەکانی خاوەن و مارە و تەکنیکێکی بەرز بوون. ئەمەی لێ دەکەوێتەوە کە ویلیامس و لامین یاماڵ بەم شێوە بەهێزە دەرکەوتن لە یارەکانی یۆڕۆ. بۆیە هاتنی مۆراتا بۆ میلان بۆ هەندەری میلان نییە گلەی لە هاتنی مۆراتا بکە، ئەبێ شانازی بکە و ڕاستتر بڵێم مەمنون بێ بەوەی کە
کاپتنی هەڵبژاردەی ئیسپانیا کە نازناوی یۆڕۆی بەدەستی خۆی بەرز کردوتەوە، گۆڵکاری وەرزی ڕابردوو یانە ئەتلەتیکۆ مەدرید کە گەیشتونەتە قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ و لە خولی ئیسپانی گەیشتونەتە چامپیۆنز لیگ و گۆڵکاری تیپەکە بووە، ئەبێ شانازی پیادەم یاریزانە هاتۆتە میلانەوە، چونکە لێستەیە میلان پێویستی بە مۆراتە و مۆراتا لە خۆی بردووە کاتۆتە میلان و نەک میلان لە خۆی بردبێ کە گرێبەسی لەگەڵ مۆراتا واژوو کردبێ. لەبەرەوە شتەکان بەو جۆرەیە و من بڕوام وایە فۆنسیکا بە پێوی لە ئامادەکارەکانە ئەنجامی داوە کارێکی ناوازە لەگەڵ میلاناکە، بە تایبەتی چوونەوە سەرپلانی 4-2-3 کە من نازانم پیۆڵی نازناوی خولی ئیتالی بە پلانی 4-2-3 بردەوە بۆ دەستبەرداری ئەم پلانە بوو بۆ پلانەکەی گۆڕی بە 4-3-3. یعنی ئەمە کۆمەڵە گۆڕانکاری ڕانەرن کە من سەری لێ دەرناکەم بۆچی ئەم ڕانەرە و گۆڕانکاریان کرد، بەڵام خۆشبەختانە ئێستا فۆنسیکا دووبارەوە چۆتەوە پلانی سەر پلانی 4-2-3 کە ئەم پلانە باشترین جۆری پلانە بۆیانەی میلان و گونجاوترین جۆری پلانە بەوە کارەوەی کە حوڕێتێکی زیاتر بەلیا و بە چەکویزی دەدرێت و ئەم جارەیان پۆلیسیچ لە شوێنی ڕاستەقینەی خۆی یاری دەکات کە پشتی ێرشبەرە و دەکرێت پشت بە لۆفتۆفچیک و دانێکی دیکە بەستێت لە هێڵی ناوەندی تر نازان بە ناسر دەمێنێتەوە یان نا. بۆیە میلان بەرەو دامەزراوەیەکی باشتر بەرەو تیپێکی بێستر و بەرەو تیپێکی گەورەتر هەنگاو هەڵدەگرێت. سەبارەت بە یوڤا وەرزی ڕابردوو کۆپا ئیتالیای بردەوانێ، بەڵام کارگێڕیانەکە ڕاستەوخۆ ڕایانگەیان لە کارەکانی ئەلێگری رازین و لە ئەنجامەکانی ئەلێگری رازینی. ئەگەر ڕاستتر بڵین یۆڤانتۆس وەرزی ڕابردوو بەشداری نەکردنی لە کۆنفرانس لیگ وتی دەیکەم بە هەڵقۆستنەوەیەک بۆی کە لە ئیتالیا ڕکابەری بکەم. ئەمە بارودۆخی یوڤی بۆ باستەکەم لە وەرزی ڕابردوو. یۆڤانتۆس اعتیزاری کرد و داوای لێبوردنی کرد لەوەی با بەشدار نەبێ لە پاڵاوەندی کۆنفرانس لیگ، کشایەوە بۆ کارەوەی گرنگی تاو فۆکسی تاو بخاتە سەر خولیانەکانی ئیتالیا. بەڵام بینیشتان لە خولی ئیتالیش پلەی سێمی دەستەبەر کرد. واتە بۆ قوربانەی کە دایان ئەم تیپە خۆی لەو پارە ئەوروپیە دوورخستەوانێ و غەرامەیەکی شیا بەسەر خۆیان لە بەروی پاشەکشەکردن لە پاڵاوەندیەکە ڕاستە یوفا ڕێگەی داوی، بەڵام هەر غەرامەیەکی لەسەر تۆ دەبێت ڕەغەرامەیە وەربگری. بەڵام یوڤا ئەنجامەکەی لە خولی ئیتالی وەکو پێویست نەبوو و نەیتوانی ئەو تیپە بێ کە ئەلێگری بێگومانە و بەڵێنانەی کە دایەتی بە کاریگەڕیانەکە. بۆیە ئەگەر چی تیپەکە کۆپا ئیتالیاشی بردەوانێ ئۆپە بۆ پاڵاوانی جامیانەکانی ئیتالیا، بەڵام یوڤا بڕیاری دەستبەرداربوونی لەم ڕانەرەدا چونکە تیپەکە ئامانجی ڕیسی خۆی نەپێکە. هات گۆڕانکاری چی کرد؟ هات گرێبەستی لەگەڵ تیاگۆ مۆتا واژوو کرد. زۆر هاوڕێ تاوان تیاگۆ مۆتا لە ئەنجامی یاریە دۆستانەکاندا بە هیچ جۆرەیەک ئەنجامەکانی وەکو پێویست نەبووە، تەنانەت ئێستا ڕەخنەیەکی زۆریش لە کاریگەڕی یوڤە گیراوە لەوەی پەلەیان کردووە لێنانی تیاگۆ مۆتایە. ئەگەر تیاگۆ مۆتا بۆ هاتوو ئەمساڵ یۆڤانتۆس بکاتەوە پاڵەوانی ئیتالیا، ئەو من پێم وایە کارێکی هەڵێ و پێم وایە ئەرکێکی زۆر زۆر قورسە و ڕەنگە بۆ مێژووی کاری ڕانەراتی تیاگۆ مۆتا مەترسیە بێ و بە بڕوای من تیاگۆ مۆتا دەبوایە مۆرزەش لەگەڵ بۆڵۆنیا بمایەتەوە درێژەی بە کارەکانی بدە، چونکە دۆخی ئێستەی یوڤا پاش ڕۆشتنی بنەماڵی ئەنێلی ڕۆشتنی پاڤێڵ نەدڤێت دەست لە کارکێشانەوە باراچی، یۆڤانتۆس لە دۆخێکی تەموو مژاویە. گرێبەستەکانی یۆڤانتۆس زۆربەی زۆری گرێبەستی ئازادن. ئەو تیپە نییە کە بڵین پارەیەکی زۆر بە خەرج دەدات لە گواستنەوەی یاریزانە. ئەمە هەمیشە کێشە بۆ تیپەکان دروستەکە، ئەمە هەمیشە ناڕەحەتی بۆ تیپەکان دروستەکە و بۆ ڕانەریش دروستەکە لەوەی پلانەکانی چۆن جێبەجێ بکە. تۆ دیقەت بدەن ئەلێگری لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەوەی کە تیپەکە نەیدەتوانی وەکو پێویست گرێبەستی بۆ واژوو بکات، ناچار بوو کۆمەڵی لاوی لەم تیپەیە سەرخستۆ و دەرفەتی دابوو بە کۆمەڵە یاریزانی لا، لە نمونەی فاگۆلی، لە نمونەی گاتی، ئەمە دیارتی لە نمونەی کامبیاسۆ، لە نمونەی یەڵدەزی تورکیا. هەنی سەریکە لەبەر نەبوونی یاریزانی کواڵیتی بەرز، لەبەر نەبوونی کارگێڕێکی باش کە گرێبەستی گەورە واژوو بکات، یۆڤانتۆس پەنای بۆ یاریزانەکانی لاوان برد. بۆیە تیاگۆ مۆتا بەرپرسیارەتیشی گەورەی وەرگرتووە، وەرکێشی گەورەی خسۆتە سەر شانی خۆی و
لەبەردەم تاقیکردنەوەیکی سەختدا کە بەشداری چامپیۆنزیگیژە بەڵام هێشتا لە پێگاتەکەی رازی نییە و گرێبەستەکانی وەکو پێویست نین و تیپەکە داوای گۆڕانکاریەوە بەڵامی تر لەوەش دەچێت ڕێکەوتنی تیاگۆ مۆتا و یۆڤانتۆس بۆ جۆرە بێت کە لە وەرزی ئەم ساڵە تیپەکە هیچ گرنگێکی ئەوتۆ نەدات بە بردنەوەی نازناوی گەورە بەڵکو تەنها ڕێخستنەوەی تیپەکە ئەنجام دەن بۆی لە وەرزی داهاتووتر لە وەرزی داهاتوو تیپەکە بە شێوەیەکی بەهێز و باشتر بەشداری ڕکابەرەکان بکە. کاکتایر ئەڵێ کاک محەممەد خولەکانی ئەوروپاکەی دەست پێ دەکەنەوە کاکتایرجان ڕۆژی پێنجشەمە لیگەی ئیسپانیان دەست پێ دەکاتەوە ڕۆژی ینی پرێمەرلیگ دەست پێ دەکاتەوە و ئیتریە دیەدی هەفتەی داهاتوو خولەکان دەست پێ دەکاتەوە ئەمە کۆتا بابەتمانە کە ینی کۆتا قسەکانمانە لەسەر خولەکان کە بیکەین پێش دەستپێکیان کە دوێنێ لەسەر پریمەرلیگ قسەمان کرا ئەمڕۆ لەسەر ئیتالیا ئینشاءڵڵا سبەی هەوڵ دەدەین لەسەر ئەڵمانیا و فەڕەنسا قسە بکەین و بۆ ڕۆژی چوارشەمەش لەگەڵ تێکەڵکردنی سوپەری ئەوروپا کە ئەتڵەنتا و ڕیال مەدرید و ڕوبەڕوو یەک دەبنەوە باسێکیش لە خولی ئیسپانی دەکەین. کاکە سیامان سڵاو بۆ تۆش گۆڕانکارەکانی ڕۆمات پێ چۆنە گۆڕانکارەکانی ڕۆما لەسەر ئاسی دروستبوونی تیپێکە بۆ چەند ساڵی داهاتوو گۆڕانکاریەک نییە وەکو پێم وتی تیپەکانی ئیتالیا نایەنێت پەلە بکەن لەوەی کابەری نازناوە گەورەکان بکەن جگە لە ئینتەر میلان ڕاستەوخۆ بردنەوەی نازناوی چامپیۆنزیگ نە ئەتوانن و نە ئەشیانەوێ ڕاستەوخۆ بچنەوە مامەعایەوە بۆیە ئەو گرێبەستانەی ڕۆما دەیکات بۆ ئامانجێکی گەورەی کەویش گەیشتنە بۆ چامپیۆنزیگ کە بۆ ڕۆما خاڵێکی زۆر زۆر گرنگە. بۆچی میلان گرێبەستی سوپەر ناکرێ وەڵا نازانم کاکە شکارگیان گرێبەستی لەمە سوپەرتر نییە تۆ کاپنی هەڵبژاردەی ئیسپانیا و گۆڵکاری یانەیە ئەتلێتیکۆ مەدرید کە تیپێک بۆ وەرزی ڕابردوو لە چارێکی کۆتایی چامپیۆنزیگا بۆ تۆ بینی تەم تیپەوانێ گرێبەستێکی زۆر زۆر باشە کە تۆ ئەنجامت داوە. پاڤلۆڤیچێک کە شەڕی چێڵسی و شەڕی ئەتلێتیکۆ مەدرید و شەڕی لایپزیگ و شەڕی کۆمەڵە یانی لەسەر بوو و بەرگریکارێکی ناوازە بوو تۆ بتوانی بینیتە تیپەکە تاوانێ ئەمە کارێکی باشە. ئەمەرسۆن ڕۆیاڵ یاریزانێکی خراپ نییە بەڵام میلان بارودۆخەکەی لەوەیە خۆ ناوێ ڕاستەخۆ چامپیۆنزیگ بێتەوە تا بچێ ئەو گرێبەستە سوپەرانە بکە کە تۆ توێ بەڵکۆمانە باشترین گرێبەستەکانە. کۆتاشتیش کاکسیامەند دەڵێت کێشەی چێزا کێشەی چێزا هیچ کێشەیەکی نییە تەنها ئەوەیە پێکانەکان لە ماوەی ڕابردوو کۆمەڵی تێبینی لەسەر یاریزانە دروست کردووە و تیاگۆ مۆتا پێی وایە یاریکردنی سەرف لە باڵەوە بۆ چێزا خزمەت بە شێواز یاریکردنەکەی ئەو ناکات چونکە ئەو وەرزی ڕابردوو ئەو جۆرە یاری شێوازیاری کە پشتی پێدەبەست دایم باڵی هێرشبەرەکەی دەویست لایانی بەرگریەکەش جێبەجێ بکات بەڵام چێزا ناتوانێت ئەمە تەطبیق بکات بۆیە بەپێی راپۆرتەکان لە پلانەکانی مۆتایە جێی نابێتەوە بەڵام چێزا دەتوانێت سوود بە هەچیانەیە بگەێنێت کە بیێت گرێبەستی لەگەڵ داواژوو بکات چونکە توانایەکی هونەری زۆر بەرزیە و لە ئێستاشدا باوکی چێزا کە لامان کاتا پێشتر یاریزان بووە خۆی هاتۆتە سەر باسەکە و دەیەوێت کێشەکەی چێزا حل بکات لەگەڵ یوڤێ یاخودەوە تا یانەیەکی نوێی بە زووی بۆ یاریکردن بۆ بدۆزنەوە چونکە دەستپێکی خولەکان وا لە کۆتاییدا بەڵام چێزا ڕانانی خۆی دەکا و بەشداری پرسیزنیشی کردووە و ڕۆماژ ئەم ساڵ تیپێک دەبێت لەو تیپانەی کە ڕکابەری بۆ گەشتن بە چامپیۆنزیگی وەرزی داهاتوو دەکات. شیکاری وەرشی لێرەدا بە کۆتا دێنم تا سپێی پێتان دەگەمەوە شاد و کامران من خواتە